بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار سپاسی رب العالمین کەین کە ئێمەی خستەوە ناو مانگی شیرینی ڕەمەضان مانگێک کە مروارەکانی خوا هەر هەمووی بەربڵاوە لەسەر زەویە لەکوێوە دەست ئەبەیت چۆن ئەکەیت ئەجر و پاداشت کۆ ئەکەیتەوە باشترین عیبادەتێک کە ئینسان جێبەجێ بکات و ئەجرەکەی نەزانێت چەندێکە بریتێ لە ڕۆژوو بەس خوا خۆی ئەزانێ ئەجرەکەی چەندێکە و مەلائیکەش بەس ئەوەندەیان لەسرە بنووسن خوا خۆی لەوێ پاداشتمان ئەداتەوە ئینجا لەوێ تێ ئەگەین ئەجری ئەم ڕۆژانە چەند گەورە بوو کە ئێمە لە حوزوری رب العالمین و لەبەر خاتری ئەو زمانی خۆمانمان ڕاگرت بوو گرنگ ئەوەیە ئینسانی موسڵمان لە ڕۆژووە بەو شێوازە خۆی مامەڵە بکە هەموو ڕۆژێک کە ئەمە ئەخیر ڕۆژی ڕۆژوویەتی لە هەموو ژیانیە لە فەرمایشتەکە ئەفەرمێ صلي صلاة مودع أجل نيجي كل نيجي وهابك كأما أخير نجت لجيان تأخو حافزي لخلقك كأمري شون نيجي جيب جيك خيال تروى وخود لنا نيجي كيتو ضل لبازار ضل لنا الدنيا نخير الرجوة كشوي بهمان شواس بدل الرجوة كتبقرا بدل نية بينا تشيج ورقرا براسي مانجي رمضان مانجي تشيج ورقرتنا روح أبي تاو تشيجي ورقرت به سودي ورقرت به ئێمە زۆر پێویستمان بە تازەکردنەوەی ئیمانمانە لە مانگی ڕەمەضانە تەجدیدی خۆمانە لە مانگی ڕەمەضانە نامەوێ لەم وتارە باسی گەورەی و فەزلی ڕەمەضان و ڕۆژ و ئەوانە بکەم ماوەسانی ئاینی زۆریان باس کردو و هەرێکیشمان لەناو گیرفانیا و لەناو مۆبایلەکانیا پڕە لە وتارەکان ئەمساڵ لە خزمەتتانە ئەمەوێ بابەتێ باسکەم کەمترین بابەتە کە مامۆسایانی ئاینی خۆیانی لێ بدەن کە یەکێکە لەو بابەتانەی پێویستی بە دیراسە هەیە پێویستی بە خوێندنەوەی زۆر هەیە پێویستی بە شەو نەخۆتن هەیە هەتاوەکو ئینسانی موسڵمان تێبگا ئەویش بریتیە لە فتنەکان لەسەر ئەم ئومەتە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە کۆمەڵی فەرمایشتی زۆرە باسی فتنەی کردووە باسی تاقیکردنەوە گەورەکانی ئەم ئومەتەی کردووە بە چ قۆناغێکا تێ ئەپەڕێ چۆن تێ ئەپەڕێ بە تایبەتی عێراق زۆر پێویستمان بە تێگەیشتن لە فتنە هەیە چونکە فتنەکان لە ئاخری زەمانە ئەوەندە بە سەریعی دێن فریان ناکەوی سەرەتای فتنەکان لە شەهیدبوونی ئیمامی عومەرەوە دەست پێ ئەکا ئینتیهاکەی لە هاتنی دەجالەوە دەست پێ ئەکا بەڵام ئەوەندە بە سەریعی لە فترەی زەمەنی وهایە هەیە دەیان فرماج لواني پیغمبری خوا صلی الله علیه و آله و سلم لسریه کرهمیانیه ندی گرنگی بابتی فتنه و تیگیشتن لفتنه چیه هر یکێک لە ئێمە وەکو مسلمان واجبە لەسەری ئەبێت چاوی کراوە ڕۆشن بێ بەرامبەر بەو فتنانەی کە ڕوو ئەدەن بەخوا عەزیزانم ئێمە لە ڕۆژگارێکە ئەژین شوبهاتی وها دروست ئەبێ پێویست بە عولەمای ئومەت کۆ ئەکاتەوە کە کۆ بێتەوە و حەلیکە هیچ کاتێک نەبووە لە درێژایی مێژووی ئومەتی ئیسلامی بەقەدەر ئەمڕۆ جاهیل قسە بکە لە دینە وەختی خۆی مامۆسایانی ئاینی ئەفەرمێ لە مزگەوتی گەورە لە خزمەت کاک ئەحمەدی شێخا دانیشتە بوون دیراسەت و مراجعەی کوتوبی علومی شەرعیان نەکردەوە ئەڵێ هەندێک خەڵکی بەڕێز هاتن وجەها و پیاوی معقول ئەفەرمێ دەرسەکەیان ڕاگرت باسی مەسائلی وەعظ و ئیرشاد و خواناسیان ئەکرد بە گشتی ئەڵێ یەکێک لە زانەکان لەوێ پرسیاری لە کاک ئەحمەدی شێخ کرد وتی باشە بۆچی مۆزوعەکەتان تەواو نەکرد فەرمووی ڕۆڵە ئەم عیلم و زانستە ئەبێت تەنها لە زمان و لە عەقڵ و فکری عولەمایە هەبێ بۆیە زانایان قەت ئامۆژگاری کەسێک ناکەن کە تێ نەگەیشتووە نەگەیشتبێتە مەرتەبەی عیلم بچێ صەحیح بوخاری بخوێنێتەوە ئەفەرمون بڕۆ ڕیاض الصالحین بخوێنەرەوە چونکە ڕیاض الصالحین بۆ عامەی ئومەت نووسراوە بەڵام صحیح بوخاری بۆ عولەما نووسراوە بۆ زاناک گەورەکان نووسراوە بۆیە زۆر کات ئەبینی لەم زەمەنە کەسێک هەڵەسیاڵێ ئەو فەرمودەیەم بڕوا پێنیە ئەویتر ئەڵێ ئایەتێکم بڕوا پێنیە ئەویتر شوبهەیەکت بۆ دروسەکە ئەویتر مسلمان تەکفیرەکە ئەویتر ئەنواع و ئەشکال فکر دروسە بێ
هۆکارەکەی نەگەڕانەوەی بۆ کتێب و نەخوێندنەوەی کتێبە. بۆیە هەر ڕۆژێک چەند نەفریا کەوتم بە تایبەتی ئەو فتنانەی کە ڕوئەکەنە عێراق هەندێک لەو فەرمایشتە صحیح و حەسەنانە باسەکەم لە خزمەتانە و دوور ئەگرین لەو فەرمایشتانەی کە ضعیفن یانە مەوضوعن بە هیچ شێوازێ باسییان ناکەین وەلەو هەندێک وەجاهەت لەناو ئەو ڕوایەتانەشە هەبێ چونکە بەڕاستی هەندێک لە ماوەسایانی بەڕێز کە لەو مەسئلە قسەیان کردووە یا زانەکانی جیهانی ئیسلامی ئەوەندە گرنگیان بە حەدیسە مەوضوع و ضعیفەکان داوە ئەوەندە گرنگیان بە صحیحەکان نەداوە. یەکەم فەرمایشت کە ئەچمە خزمەتی بزانین ئەم مەوضوعە چەند گرنگە ئێمە لە خزمەتیا بین. ئەفەرمێ تعرض الفتن على القلوب كالحصير عودا عودا. پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم ئەفەرمێ فتنەکان لەسەر دڵی ئینسانەکان ئاگاتان لێبێ لەسەر دڵی ئینسانەکان عرض ئەکرێ و بەیان ئەکرێ دەنکە دەنکە بە دوای یەکە چۆن حەسیر دەنکە دەنکە. ئولەما ئەفەرمون ئەم فەرمایشتە پەیوەندی چییە لەگەڵ یەکترە؟ ئەفەرمون ئەگەر کەسێک شانی ڕوود بێ دەموچاوی ڕوود بێ لەسەر حەسیرێک بێنە پێشاوی خۆتان حەسیر جارە لە دارخورما دروستەکرا حەسیرێک لە دارخورما دروست کرا بێ بەو ڕقیە حتا خۆشەویستمان صلی الله عليه وآله وسلم کاتێک کە ئەخەوت هەندێ ئاویان ئەدا لە حەسیرەکەی بۆی کەمێک نەرمیتیا بێ زۆر ئازاری نەدا. ئەگەر کەسێک شانی ڕوود بێ و یا دەموچاوی ڕوود بێ لەسەر ئەم حەسیرە کاتێک کە هەڵسا چی لێ ئاساری حەسیرەکە زۆر بە ئاشکرا پێوەی دیارە. ئەفەرمێت چۆن ئاثاری ئەم حەسیرە بەسەر ڕوو لاشەی کەسێکەوە دیارە ئاوا دڵی ئینسانەکان چۆن ئاوا عودەکانی یەک بە دوای یەکە ئاوا فتنەکان یەک بە دوای یەکە ئەدەن لە دڵی ئینسانی موسڵمان لە دڵی موسڵمانە دەرئەکەون یەکەیەکە. ئەفەرمێ فأي قلب أشربها نكتت فيه نكتة سوداء. هەر دڵێک لەو دڵانە خۆشی بوون ئەو فتنانەی خۆش بوون بچێتە ناو ئەو فتنانەوە نقطەیەکی ڕەش لەناو دڵی ئەدرێ. وأي قلب أنكرها نكتت فيه نكتة بيضاء حتى تصير على قلبين. ئەفەرمێ هەر کەسێکیش خۆی لەمە لا بدە ئینکاری ئەم فتنانە بکە کە ڕوو ئەدەن نقطەیەکی سپی جوان لە دڵی ئەدرێ. واتە چۆن کەوتنە ناو فتنەوە تووشی گوناهت ئەکا دەرچوون لە فتنە تووشی خەیرت ئەکا تووشی دامەزراویت ئەکا. ئەفەرمێ هەتاوەکو وای لێ هەموو جیهان لەسەر دوو دڵ ئەوەستێ واتە خەڵک ئەبنە دوو بەش على أبيض مثل الصفا فلا تضره فتنة ما دامت السماوات والأرض. بەشێ لە دڵەکان سپی و جوان چۆن بەردێکی زۆر سپی زۆر جوانی ساف چۆنە دڵەکە ئەوای لێ سپی ئەوەندە خاڵی سپی لێ ئەدرێت جوان و پاکە بێ ئیتر فتنە بە هیچ شێوازێت تەئسیر لەو دڵە ناکە هەتاوەکو ئەگاتەوە لیقای خوا جەل جەلالوه. یان دڵی دووەم والآخر أسود مربادا لە ڕوایەتەکە ئەفەرمێ مرباد واتە خۆی خۆڵەمێژ ئەگەر بێنە پێش چاوی خۆتان سەرەتا ئەبێتە ڕەژوو ئەبێتە خەڵوز ڕەش ئەبێت دوایی وردە خۆڵەمێشی ئەبێ. ئەفەرمێ لە ڕەشی زۆرە خۆڵەمێشی دروست ئەبێ. ئەفەرمێ هەندێک لە دڵەکان کە پەلاماری شوبهات ئەدەن کە ئەکەن ناو فتنەوە وردە ڕەش ئەبن لە ڕەشیە ئەوەندە ڕەشەکەیان تێر ئەبێ وەکو خۆڵەمێشی ئەنوێنن كالكوزي مجخيا لا يعرف معروفا ولا ينكر منكرا إلا ما أشرب من هواه. أفرمي وهنديك تلدلكان كالرجدة أقرن وكو خولمشيان ليه چون گۆزێک ئاوا لارکەیتەوە بە هیچ شێوازێک هیچی تیا ناوەستێت و هەمووی ئەکەوێتە خوارەوە. ئەفەرمێ ئەبەو شێوازەی لێ قەترەی ئیمانی تیا نامێنێ ڕەش ئەبێ ناتوانێ فەرمان کا بە چاک هیچ شتێکی چاکە بە چاکە نازانێ ڕێگری پێ ناکرێت لە خراپە تەنها شتێک نەبێت کە خۆی دڵی پێخۆشەوە هەوای خۆی ئەیگرێتەوە حەزی لێ بوو شتەکە بە دڵی بوو فەرمان بە چاکە ئەکا و ڕێگری لە خراپەکە سەری دین ناکە سەری خۆیەکە هەوا و ئارەزووی خۆی تەحەکوم ئەکا بەسەریە. ئەم فەرمایشتە کە ئیمامی موسلیم لە سەحیحەکەیە هێناوێتی کە لەو فەرمایشتانەی کە ئینسانی موسڵمان لێ ئەترسێ تەسەور کە ئەگەر کەسێک کەوتە ناو فتنەوە ئیتر بەخۆی نازانێ فتنە وەکو ئاوێک ئەیهێنە و ئەیبا دڵەکەی ڕەش ئەکا
وردە وردە قەترە و چۆڕی ئیمان لەناو دڵەکەیان نامێن. خۆ ئەو کەسە فەرمان بە چاکۆ ڕێگری لە خراپە ئەکات، بەڵام بە پێی دین نایکە، بە پێی هەوا و ئارەزوی خۆی ئەیکە. لەکوێ حەزی لێ بوو دڵی خواستی ئەیکە، دڵی نەیخواست نایکە. ئەگەر خۆی ئەو شتەی نەکرد بە خەڵک ئەڵێ مەیکەن، ئەگەر مەیلی هەبوو مەیلی نەبوو نایڵێ. دین حاکم نابێ بەسەر ئەم کەسە، هەوا و ئارەزوی حاکم ئەبێ بەسەریە. هەمومان پێکەوە ئەچینە زەمەنی ئیمامی عومەر. دایکمان عائیشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ ئیذا ذوکر عومەر طاب المەجلس، ئەگەر ئەتەوێ مەجلیسە خۆش بێ و جوان بێ و پاک و بێگەر بێ، باسی عومەری تیا بکە. عومەری فاروق گەورە پیاوی ئەم ئومەتە ئەچینە خزمەتی، ئەفەرمێ ڕۆژێ هاوڵان بە دەوری ئەو هەموو جەم بوون خڕبوو بوونەوە، فەرمووی کێ فەرمایشتێکی بیستووە لە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لەسەر فتنە؟ ئەوانیش هاوڵان دەستیان پێ کرد، فەرمووی ئەیکم یحفظ قول النبي في الفتنة، کامتان لە فتنەیە وشەیەک کەلیمەیەک وتارێکی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبەر کردووە. فەرموویان فتنة الرجل في أهله وماله وولده وجاره. دەستیان کرد بە قسەکردن هاوڵان، ئەم باسی ئەوەیە کرد ئەوی فتنەی ئینسان لە مناڵەکەیەتی، حەدیثم بیستووە، ئەوی تر ئەوی لە خێزانەکەیەتی، حەدیثم بیستووە، ئەوی تر ئەوی لە کوڕەکەیەتی، لە ماڵ و سەرۆت و سامانەتی، هەندێک فەرموویان لە دراوسەکەیەتی. هەمویان تەواو بوو قسەکانیان. ووتیان يكفرها الصلاة والصدقة والأمر بالمعروف والنهي عن المنكر. ئەو شتانەی کە ئەم فتنانە و ئەم تاقیکردنەوەیان لەسەر ئینسان لا ئەبا لە ماڵ و مناڵ و دراوسێ و ئەمانە، نوێژ، سەدەقە، فەرمان بە چاکە و ڕێگری لە خراپ. ئەم چوار ئەسڵی زۆر گەورن بۆ دەرچوون لە فتنە وردەکانی ڕۆژانەی خۆمان. ئیمامی عومەر ڕووی تێکردن فەرمووی ئەمە مەبەست نییە، ئەمە مەبەست نییە ئەم فتنەی ڕۆژانە، چونکە ئێمە تاقیکردنەوە لە خەیر و شەڕ هەر تاقی و نەبلوکم بالشەڕ والخەیری فتنە ئەتەصبیرون. خۆیان بە خەیر و چاکە بە خراپە بە هەمووی تاقی دەکاتەوە. ئایا سەبر ئەگری یا سەبر ناگری؟ فەرمووی ئەمە مەبەست نییە. ئەی چیت مەبەستە ئەی ئیمام؟ ڕووی کردە هاوڵان فەرمووی ولكن التي تموج كموج البحر. كورا أو فتنة باسكم كموجة بناو مسلمانانا شون بحر موج أدا أهينة أبا وشو أوام أوا حذيفة كصاحب السر في غمر خواه صلى الله عليه وآله وسلم. حذيفة بو بصاحب السر أفرمي خلق هموي لشاكا كاري برسياري أكر من لشر برسياري مكر أتشوم خزمتي فتنة شيء لما دوات شيء ما ليه شيء أقوم إلى سلام أمته وتي ألا ما أبرسم أفرمي سيري مني شكرت هستم كرك أيوة من خصي بوبكم الله رمتي كرد وتم أي إمام ما ترسل ليس عليك منها بأس يا أمير المؤمنين إن بينك وبينها بابا مغلقا. أي أمير إيمان داران تو ما ترسى بخوال نيوان تو فتنة درجاك داخرا وهي. إمام عمر فرموي أيكسر الباب أم يفتح؟ أي حذيفة أو درجاء أشكي يا أكرته الله من جرم تيكروتم أشكي الله إمام عمر دمو شاوي قورا زور غمي خوار فرموي إذن لا يغلق أبدا دا والله ما دام بشكي إتر قد دان آخرته فتنة لسر أمة بردوام فتنة لنا أمتا أبيت أفرمي الروايات كبرسياريان كلها حذيفة وتان حذيفة تخافي ما بالله أو الدرقايشية فرمي والله إمام عمر خويتي إمام عمر خوي درقاي فتنة حياتي أو بخوا أو ككجرا وشهيد بو إتر أو درقاي أشكي جارك نفرك حتى خزمت خالدي كوري وليد فرموي بخالدي كوري وليد طبعا خالدي كوري وليد بياويكي زور عظيم وقورة لزمان إمامي أبو بكر وكو بلي بربرسي مكتبي عسكري مسلمانان يا وزيري دفاعي مسلمانان وزيري هجومي مسلمانان بريتيبو لخالد إمامي أبو بكر بياويكي زور حليم بو بياويكي زور بهزي دانا بو كخالد طبعا خالد زور دموشاوي لعمري كوري خطاب أتشو دواي عمر كوري خطاب كوو بخليفة رك خالدي لابرد طبعا خالد همو جيشي أبو لشامة لفرسة لهمو شوي نكار خالدي كوري وليد كلايبرد زور رفيق ودوست وأماني لسد دليان زور قرز بو كسك هاتا لاي وتي أي خالد شمشيري أما لقلتو
هەرچیت ئەوێ بۆ تەکەن بەخوا ئەمە فیتنەیەکی زۆر گەورەی ڕووی کردوتە مسلمان کە تۆ لاچی تر مسلمان شکستە هێنن نابێت تۆ لاچی فەرمووی وەیحەک هاوار بۆ تۆ مادام حەیاتی عومەر ما بێ هەمومان ئەمینین ئەچمەوە ماڵەوە عومەر چی بڵێ ئاواک حتا لە ڕوایەتێکە فەرمێ کەسێک شەوێ ئیمامی عومەری بینی وای زانی خالیدە زۆر قسەی بۆ ئیمامی عومەری کرد وتی من ئامادەم بە شمشێر لەگەڵ تا بم چۆن ئەتوانی ئیمامی عومەر تۆ لابە بەیانی ئیمامی عومەر خالیدی بان کرد و کەسەکەشی بان کرد وتی ئەم شەو تۆ چی وت بە خالید خالید وتی والله ئەم کەسە ئەم شەو نەبینیوە کەسەکەش ئەوە سوێن مەخۆ ئەی خالید یەکترمان بینی شەو یەکترمان بینی دوای ئیمامی عومەر فەرمووی منی بینی قسەکانی بۆ من کرد فەرمووی مادام عومەر هەبێ لە فیتنە ناترسین ئەصحاب هەموو ئەیانزانی گوێبیست بوون لە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کە ئیمامی عومەر دەرگایەکی زۆر قەڵایەکی زۆر گەورەیە کە پارێزگاری لە مسلمانان ئەکا بۆیە پرسیاریان کرد لە حوذەیفە ئەم دەرگای کیە فەرمووی عومەر خۆیەتی حەیاتی ئەوە ڕۆژێکیان خۆشەویستمان صلی الله عليه و آله وسلم لەسەر کێوێک بوو مەلەرزەیەک ڕوویدا دەستیدا بەسەر زەوی ئەم کێوەیە و هاواری لێ کرد ئوثبت یا حێرا ئەی حێرا بوەستە لەرزە لەرز مەکە فەما عەلەیکە ئیلا نەبیٌ وصدیق وشەهید هیچ کەسێ لەسەر تۆ نییە ئێستا لەسەر پشتی تۆ یا پێغەمبەرە یا صدیقە یا شەهیدە کێی لەگەڵا بوو پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم خۆی خۆشەویست لێ بوو ئیمامی ئەبوبەکر ئەوە نەبی و صدیقەکە هەرسێ خولەفاکە ئیمامی عومەر و عوثمان و عەلی کە هەرسێکیان شەهید بوون هەرسێکیان لێ بوو و هەروەها طەلحە و زوبەیر ئەمانە ئەم پێنجەی تریان هەر پێنجیان بە شەهادە دڕۆشتن ئیمامی عومەر یەقینی هەبوو کە شەهیدە بێ بەڵام خەمی کوشتنەکەی خۆی نەبوو خەمی ئەوەی بوو ئەو دەرگا دوای ئەو کەسێک هەیە فیتنەکە بکوژێنێتەوە تێنا وەڵڵا فیتنەکە ناکوژێتەوە ئیمام دەی فەرمووی ئیذە لا یغلق ئەبەدا قەت ئیتر ئەو دەرگایەدا ناخرێتەوە فیتنە بۆ ئەم ئومەتە دێت و هێرشەکە ئەبی سەعیدی خودری بۆمان ئەگێڕێتەوە ڕیوایەتی سێهەم لە خزمەتانە کە باس بکەم ئەفەرمێ جارێکیان طبعا ئەم ڕیوایەتە بە چەندین وەجه هاتووە ئەفەرمێ ئیمامی ئەبوبەکر هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمووی ئەی خۆشەویست پیاوێکم بینی زۆر سەیرە عیبادەتی ئەکرد لە فڵانە وادی سوژدەی ئەبەر سوژدەیەکی زۆر سەیر زۆر خاشع بوو فەرمووی ئەی ئەبوبەکر بچۆ بیکوژە ئەڵێ ئیمامی ئەبوبەکر چوو شمشێری هەڵگرت کە چوو سێری کرد پیاوەکە سەری لە سوژدایە وتی وەڵڵاهی لەوە ئەچێ پەیامەکەم جوان نەگەیان دەبێ با بگەڕێمەوە بۆ لای خۆشەویست هاتەوە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم وتی وەڵڵاهی یا ڕەسوڵ الله ئەم پیاوەم بینی سەری لە سوژدا بوو شمشێریشم دەرهێنا بەس جورئەتم نەکرد لەوە ئەچێ جوان جەنابتم تێنەگەیان دەبێ فەرمووی ئەی عومەر ڕاکە بچۆ بیکوژە عومەری کوڕی خەتاب ڕۆشت بینی پیاوێکی زۆر خواناس سەری لە سوژدا و ئەو خۆڵەی لەژێر چاویەتی تەڕتەڕ بووە ئەویش زۆر سەری سوڕما تی وەڵڵاهی لەوە چێ پەیامەکە باش نەگەیشت بێ هاتەوە فەرمووی ئەی عەلی بچۆ بیکوژە ئیمامی عەلی چوو هاتەوە تی وەڵڵاهی نەمابوو کەسەک پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم فەرمووی ئەگەر ئەمەتان بکوشتایە دەرگای فیتنە لەسەر ئومەتەکەدا ئەخرا بەڵام ڕەب العالەمین ئیبای کردو ئەم ئومەتە ئەبێ لەناو فیتنا بێ بۆ ئەوەی تاقی کرێتەوە کێ چاکە و کێ خراپ فەرمووی ئین هذا وأصحابه ئەم کەسە لەگەڵ ئەصحابەکان و شوێنکەوتەکانی لە ئاخیرە يقرؤون القرآن لا يجاوز تراقيهم قرآن زۆر خوێن بەڵام لە قوڕیان تەجاوز ناکە يمرقون من الدين كما يمرق السهم من الرمية چۆن کەسێک تیر ئەوە شێنێ چۆن تیرەکە لە کەوانەکە دەرەچێ ئەوەل ئەمانە لە دین دەرئەچن ئەوەندە بە توندی ئەیگرن دوای لە دین دەرەچن ثم لا يعودون فيه حتى يعود السهم من فوقه بەخوا ناگەڕێنەوە بۆ ناو دین وا ئەڕۆن مەگەر ئەو سەهمە بگەڕێتەوە کە بە حیاتی سەهم بۆ دووەوە ناگەڕێتەوە بێتەوە ناو کەوان فەرمووی ناگەڕێنەوە فاقتلوهم هم شر البەریە لەکوێ پیان گەیشتن بیان کوژن ئەوانە خراپترین کەسن لەسەر زەویە ئەم فەرمایشتانە کە لە خزمەتتانە باسم کرد سەرەتایەکە بۆ باسکردنی فیتنە
واتە فتنە شتێکی غەریب نییە کافر و بێدین هێنابێتی یەهود و نەسارا و مەجووس هێنابێتی فتنە لە خۆمانە لە ئومەت ئەبێ ئێمە بزانین چۆن مامەڵە لەگەڵ فتنە ئەکەین ئەبێ بزانین یاساکانی بەرەنگار بوونەوەی فتنە چییە ئەبێ بزانین ئەم فەرمایشتانە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم بۆ فەرموویەتی بۆیە خۆشەویستان ئەمەوێ باسی خەواریج کەین باسی خەواریجی ئەمڕۆکەین صفاتی خەواریج کەین کە ئەمانە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و آله وسلم باسی کرد فەرمووی فەقتولوهم بریتی بوون لە خەواریج خەواریج کێن چکارە بوون لەناو ئەم ئومەتە ئێستا کێن صفاتەکانیان چین بۆیە ئێمە ئیماندار ئەبێت چاوکراوە بین و بزانین چۆن مامەڵە ئەکەین لەگەڵ ئەو فتنانی کە ڕوبەڕوو ئەبێنەوە کە زانان ئەفەرمون يموج كموج البحر يعني چی تموج كموج البحر ئەڵێن لەناو بەحرا وەرە بێنە پێش چاوی خۆت تۆ لەناو دەریایەکەی کاتێک ئەزانی شەپۆلەکان دێن شەپۆل ئەدا بەسەر شەپۆلی ترا دنیا لە پێش چاو تاریک ئەبێ جوان نابینی لە شەپۆلی ڕزگارت ئەبێ شەپۆلی دووەم پیاتە ئەماڵێ زۆر بە زەحمەت واتە ئەوە نییە تۆ شەپۆلێک لێت بدا و ئاکەوتمە کەنار و خۆم بگرمەوە خۆم دروستکەمەوە سەر لە نوێ ناوەڵا لەم شەپۆل بۆ ئەو شەپۆل لێتەدەن بۆیە سیر نەبی بەلاتەوە ئەمڕۆ ڕۆژ بە ڕۆژ مسلمانان ناڕەحەتتر ئەکرێن جار بەجار زەخت لەسەر مسلمان دروستتر ئەبێ بەقووەتر ئەبێ لەناو ئەو هێزە بەقووەتەی کافرا مسلمانی چاک دروست ئەبێ بەردی بناغی ئومەت و هەڵسانەوە دروست ئەبێ بۆیە وا تەسەوەر نەکەین نەفەس بدەین ئەم ئومەتە ئێمە نەفەس نادەین هەتا ئەو ڕۆژەی کە مەهدی یێتە سەر زەوی هەتا ئەو لەحەڵاتانەی خوا دەجال ئەفەوتێنێ ئیمانداران هەر هەموو لەناو مەوجێکی زۆر گەوران وەکو لەناو دەریایەکی قوڵ بێنە پێشاوی خۆت مەوجەکان بێن و بڕۆن ئەبێت تۆ لە چ ترس و قەلەقی و ناڕەحەتیەکە بی چۆن لە دڵڕاکیەکە بی ئەبۆ شێوازەی بۆیە تەموج و کەموج البەحر حەزم کرد ئەمساڵ لەگەڵ ئەم فتنانە ژیان بەرینە سەر لەعەلە چاومان ئەکرێتەوە چاومان ڕۆشن ئەبێتەوە دڵمان نورێکی تێ ئەکەوێ نوکتەیەکی بەیضای تێ ئەکەوێ خوای گەورە لە فتنەکان ڕزگارمانەکە بزانین عولەما چۆن باسی ئەو فتنانەیان کردووە و چۆن ڕێگەی خۆپارێزیان داناوە خوای گیان ئێمەی گوناهباری خەجاڵەتبار ئەمڕۆ بە زمانی بە ڕۆژەوە هاتینەوە حزوری تۆ پەروەردگارە لەم زەمەنی فتنە قورسەیە بەخوا لەبەر تۆ بە ڕۆژوو بووین یا ئیلاهی تۆ خۆت ئەزانی و ئاگار لە دڵمانە بەخوا دینەکەی تۆمان خۆشەوە و نەسڕەتی دینەکەی تۆمانەوێ یا ئیلاهی یا ئیلاهی دەسی ڕەشی پڕگوناه و چاوی ڕەشی پڕگوناه و زمانی ڕەشی پڕگوناهمان دوعا ئەکە داوات لێ ئەکەین لێمان ببوورە یا رب العالمین خوای گیان گوناهێ بە ئاشکرا کردومانە لەم ساڵەیە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە لەم ساڵەیە عەفومان کە گوناهێ خەتەرەی کردووە بە دڵمانە عەفومان کە خوایە داوات لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ڕەحم و بەزەی خۆت لەسەر جەم گوناهەکانمان ببوورە یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان ئێمە لە زەمەنی فتنە ئەژین بەخوا نازانین چی بکەین یا ئیلاهی ئومەت لە حاڵێکی زۆر ناڕەحەتە هانا بۆ تۆ ئەهێنین زەلیلی خۆمان بۆ لای تۆ بەرزەکەینەوە یا ئیلاهی وەرە بە هانامانەوە بمان پارێزە یا رب العالمین نێوچەوانمان بگرە بۆ خەیری ها ئەکرەم الئەکرەمین خوایە پەنا ئەگرین بە تۆ لە هەموو خراپەیە کە ڕوو ئەکاتە ئەم ئومەتە یا رب العالمین خوایە تۆ خۆش شاهیدی دڵەکانمانی کە ئێمە پێغەمبەری خوامان صلی الله عليه وسلم خۆشەوێ ئەصحاب و هاوڵانمان خۆشەوێ دینەکەی تۆمان خۆشەوێ یا ئیلاهی هەڵەو کەم و کوڕێک هەمانە لە ژیانە عەفومان کە بەزەی بەسەرمانە ببارێنە لێمان خۆش بە یا رب العالمین خوای گیان مسلمانانێکی زۆر ڕەمەزانانی پێشوو لەگەڵمانە بوون ئێستا ماڵ ئاوایان لێکردین خوای عەفویان کە خوای مامۆستا بەختیاری پەیام کەیکێک بوو لە کۆڵەکانی ئەم مزگەوتەمان و ئێستا ماڵ ئاوایی لێکردین خوای عەفوی کە یا ڕەبی خوایە ساڵانی پێشتر خەڵکی زۆرمان لەگەڵا بوو هەمویان ماڵ ئاوایان لێکردین تو گەورەی خۆت خوایە لە هەر هەمویان ببوورە خوای داوات لێ ئەکەین ئەو مامۆستا بەڕێزانەی لێرە خزمەتێکیان کردو لە گوناهی هەمویان ببوورە دەرەجاتیان عالی کە لای خۆت یا رب العالمین خوایە
هەر موسڵمانێ هاوکاریکی کردن لە مزگەوتە خۆی لە گوناهیان ببورە خۆیە هەر موسڵمانێ لەسەر ئەم بوق ئەو زەویە سوژدەیەکی بۆ تۆ بردووە خۆی لە گوناهی هەمویان ببورە یا ڕەبی خۆیە داوا لێ ئەکەن بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت خۆیە ئارامی بەسەر دڵمانە ببارێنە خۆیە ئارامی بەسەر ماڵەکانمانە ببارێنە خۆیە ئارامی بەسەر وڵات و نیشتیمانمانە ببارێنە یا ڕەبی خۆیە گیان داوا لێ ئەکەین بە ڕەحم و کەڕەمی خۆت ئارامی بەسەر ئومەتی پێغەمبەری خۆیە صلی الله عليه و سلم ببارێنە یا ڕەبی خۆیە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لە بەهەشتا هەمومان کۆکەرەوە لە خزمەت پێغەمبەری خۆیە صلی الله عليه و سلم کۆمان کەرەوە بمان گێڕە لەو عەبدانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم لیان ڕازیە خۆیە داوا لێ ئەکەین مەمان گێڕە لەو عەبدانەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم بەهۆی گوناهی ئێمەوە شەرمەزار ببێ لە حضوری تۆیە یا رب العالمین خۆیە داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت ئێمە گوناهمان زۆرە و خەجاڵەتین یا ئیلاهی گوناهەکانمان بشارەوە لە ذاتی پێغەمبەری خوا صلی الله عليه و سلم یا ربی خۆیە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت هەموو کەلیماتێکمان لێ قبول کە هەموو کەلیماتێک گوێ لێ ئەگرین لێمان قبول کە هەموو حرفی ئەخوێنەوە لێمان قبول کە بەخوا پەروەردگارە لەمە جوانتر نازانین خزمەت بە دینەکەی تۆکەین یا ئیلاهی داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت لێمان قبول کە خۆیە نوێژە کرچ و کاڵەکانمان لێ قبول کە خۆیە ڕۆژوە کرچ و کاڵەکانمان لێ قبول کە یا ئیلاهی داوا لێ ئەکەین سەدەقات و خێر و خێراتەکانمان لێ قبول کە یا ربی خۆیە داوا لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت لەم دنیا دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ خۆیە بە ئیمانەوە دەرمان کە خۆیە بە ئیمانەوە دەرمان کە یا ربی خۆیە لە فیتنە بمان پارێزە خۆیە داوا لێ ئەکەین بە گەورەی خۆت بە ئیمانەوە ئەم ژیانە دەرکەین یا ربی خۆیە داوا لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت دوعاکانمان قبول کە خۆیە دوعاکانمان قبول کە خۆیە لە گوناهی دایک و باوکی هەمومان ببورە لە خۆشەویستانمان ببورە لە مامۆستا و قوتابیمان ببورە یا ربی خۆیە داوا لێ ئەکەین بە ڕەحم و بەزەی خۆت دعاء كان من لورقر يا رب العالمين آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين خواهي دور اللي قناهي مني شيء وجبوري خواهي من قبولك يا رب